بەکارهێنانی سیستەمی غازی LPG مەترسی بۆ سەربەکارهێنەرانی دروست کردووە. دوایین ڕووداویش کە بەهۆی سیستەمەکە کەوتەوە تەقینی غاز بوو لە بەشە ناوخۆیەکی کوڕان لە پارێزگای دهۆک. بەرگری شارستانی دهۆک دەڵێت دەبێت ڕێنماییەکانی بەرگری شارستانی بەکاربێن بۆ سەلامەتی، بەڵام کۆمپانیاکانی غاز پابەندی ڕێنماییەکانی ئێمە نەبوون. اجراءات تند هاتینه سرک حکومت هرم کردستان بریار دایا سیستم جاری بیت را گرفتن و کمبوندی جهاتی کردن سرپرستی و بارش وزیر نافخو و جهت همی هاتینه راستاندن لازم افرین مایلش وزارت نافخو درکتین همی بین جیب جی کردن رین ما درکتینه و بو سال چهاری درکتین بله وان کمپانی رین ما مب کار نه سیستم خوب پارستن تده بیتن سیاج بو بیت چه کردن دیوار بو بیت چه کردن هنداف بنگالا بو بیت دانان جبهند وقت ریدان صبح پیدا بند آغاز بالاوانه بیتن دابشن کنترل سر بکن و نا بیتن آواهی بچیک بیتن پید ویتان نکیانی فتانی بیتن 10 تن یانجی 6 7 تن بدن سربانی شکل دیفرن مای برگری شهرستانی اف جهت نه هاتینه چیکن برند افریدانه جه پیدا بینه مدویتم دم دیار کردی کو تانک خو نه پقینه فر دوریدان پاریزگاه سلیمانی پیدا بود پاریزگاه دوی که پیدا بود دستکاریات سیستم میده هاتی کردن بوری تصار باغازی اجبر چوی بو اگر کوف افغاز بر بالاوا بیت برفره بیت دوریدان جدرس بیت ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای دهۆک ڕای دەگەیەنێت پێویستە دانانی سیستەمی غاز لەژێر کۆنتڕۆلی حکوومەت دابێت و بەپێی ڕێنماییەکان سیستەمەکە کاری پێ بکرێ بۆ ئەوەی ڕووداوی هاوشێوەی سلێمانی و دهۆک دروست نەبێتەوە. يعني از بجم اف بابته من آماجه پیکر چینکی اول هرم کردستان دو پارێزگاه سلیمانی هولیر ریدا قناعتا من اف بابته في سراس حکمت بیت چرا سرکندیاج حکمت پریار کادای کو پراساندن سیستم غاز بجم بکو بشوازه که دم کی دا حتی بسحکن الرکار و بابته محتاج راستی گلک داندان وستاندن گلک نشنانه گلک دیتنا او کسی تایبت مندن و یش همیا گلنگ تره کو سحک مثلا تا تیم تایبت هبمشنج در و ببینن کاب شوازه اف شوازه چوال دروی ولاتش يعني كارت كاتن وبين افش نيكو في ازمون الفيرد جباجي كند هدا خي قالك كارما اف شوازه ني نحت مالها كاسك تشتن ولاتي كي تشتكي بينتو هم وديتن اوي مش شوازي بيرو كات الفيري باحتمال قال جا بين حتى اشراف حكمتي جددان بەهۆی ڕووداوی تەقینەوەی غاز لە بەشە ناوخۆیی کوڕان لە پارێزگای دهۆک 5 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 37 دیکەش بریندار بوون کە 4 لە بریندارەکان لە نەخۆشخانە ماونەتەوە و چارەسەریان بۆ دەکرێت. نوێی سیستەمی غاز لە هەرێمی کوردستان و جێبەجێنەکردنی مەرجە سەلامەتیەکان و دانەنانی سیستەمەکە بە شێوەیەکی ستاندار وای کردووە کە ڕووداوی نەخوازراوی هاوشێوەی لێ بکەوێتەوە و بەهۆیەوە چەندین هاوڵاتی ببنە قوربانی. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دهۆک.